بژی یەکی ئایار ڕۆژی نێونەتەوەی چینی کرێکار سەردەشت عوسمان دەنگێکی نەمر و گۆڕێکی پڕ لە قسە ئامادەبوانی بەڕێز ئازادی خوازان هاوڕێیانی قەڵەم و ڕێبوارانی ڕێگای ڕاستی ئەمڕۆ لێرە لەم بۆنە جیاوازەدا یادێکی تری خەمناک لە ئارادایە سبەینێ دەبێتە 16 ساڵ ڕێک بەسەر تیرۆرکردنی ڕۆژنامەنووسی جوانەمەرگ سەردەشت عوسمان تێدەپەڕێت لێرە دەڵێن ئەم گوتارەمان تەنها بۆ یادکردنەوەی جەستەیەک نییە کە 16 ساڵ لەمەوبەر بە فیشەکی ترسنۆکان سارد کرایەوە بەڵکو بۆ بەرز ڕاگرتنی ڕۆحێکە هێشتا بەناو کۆڵانەکانی ئەم نیشتیمانەدا دەگەڕێت 16 ساڵ تێپەڕی بەسەر تیرۆرکردنی شەهیدی قەڵەم سەردەشت عوسمان بەڵام بە کوژان نەیانزانی کە بەو فیشەکە سەردەشتیان لە قوتابیەکی زانکۆوە کردە شوناسی ڕۆژنامەگەری نەوەیەک بەڕێزان سەردەشت تەنها ڕۆژنامەنووسێک نەبوو ئەو دەنگی ئەو خوێنگەرمە بوو کە لە دەمارەکانی گەنجانی ئەم وڵاتەدا دەقڵێت گەنج لای ئێمە تەنها ژمارەیەک نییە لە ناو ئامارەکاندا بەڵکو گەورەترین هێزی کۆمەڵایەتی و بزوتنەوەی سەرەکی هەر گۆڕانکاریەکی شۆڕژگێڕانەیە گەنجانی ئێمە کە زۆرینەی هەر زۆری ئەم کۆمەڵگەیەن خاوەنی ئیرادەیەکن کە دەتوانن دیوارە ئەستورەکانی ستەم تێبشکێن خوێنی سەردەشت گەواییدەری ئەوەیە کە گەنج دەتوانێت لە ناو جەرگەی ترسدا بەرزترین دەنگی هەبێت ئازادی خوازان ئەگەر دوێنێ سەردەشت عوسمان بە فیشەک بێدەنگ کرا ئەوە ئەمڕۆ جەلادەکان بە هەمان ئەقڵیەت بە شێوازێکی تر دەیانەوێ دەنگی ئازادی بکەن لەم کاتەدا کە ئێمە یادی سەردەشت دەکەینەوە هاوڕێ و هاوپیشەی ئەو ڕۆژنامەنووسە شێروان شێروانی لە ناو زیندانەکان لە پشت دیوارە ساردەکاندا 11 ڕۆژە مانی لە خواردن گرتووە شێروان بە دەستەیەکی لاواز بەڵام بە ئیرادەیەکی پۆڵایینەوە ژیانی خۆی کردووەتە قوربانی بۆ ئەوەی پەیامی مەزلومیەتی خۆی و هاوڕێکانی بە گوێی جیهاندا بگەیەنێت دۆخی تەندروستی زۆر ناجێگیرە داوای پشتگیری لە ئێوە و تەواوی خەڵکی کوردستان دەکات شێروان شێروانی درێژە پێدەری هەمان ئەو ڕێگایەیە کە سەردەشت پێداڕۆشت ڕێگەی نەتەمانەوەیە لە ئاست زۆڵم ئێمە لێرەوە دەڵێین پاراستنی ژیانی شێروان و پاراستنی کەرامەتی قەڵەم و ئازان نابێت ڕێگە بدەین بە کارەساتێکی تری هاوشێوەی سەردەشت دووبارە بێتەوە ئامادەبوانی خۆشەویست پەیامی ئێمە بۆ بەکوژان و ئەوانەی لە پشت پەردەوە فەرمانیاندا وەک چۆن مێژ و سەرماندوێتی هیچ ستەمێک هەتا سەر نییە باوا نەزانن تێپەڕبوونی ساڵەکان تاوانەکەیان دەشۆرێتەوە یان دەبێتە هۆی فەرامۆشکردنی کەیسەکە ئێمە لێرەوە لە یادی 16 ساڵەی ئەم کارەساتەدا بەو پەڕی تەحەداوە دەڵێین دۆخەکە هەروە نامێنێ ڕۆژێک دادێت نەک وەک خەون
بەڵکو وەک حەقیقەتێکی حتمی بە کوژان و داڵدەدەران و بە کوژانی سەردەشت لە بەردەم دادگایەکی دادپەروەری گەل و ویژدانی مرۆڤدا ڕادەوەستێنین. ئێمە لێرەین چونکە پەیوەستین بەو بەڵێنەی بە سەردەشتمان داوە، پەیوەستین بەو عەشقەی کە بۆ ئازادی هەیبوو تا حەدای ئێمە لێرەدایە نەیانهێشت سەردەشت لە زانکۆ بڕوانامەکەی وەربگرێت. بەڵام ئێمە ئەمڕۆ لە زانکۆی ئازادی ئەودا دەرز دەخوێنین. ئێمە بێدەنگ نابین و هەموو گەنجێکی ئەم وڵاتە سەردەشتێکی زیندووە کە خەو بە نیشتیمانێکی بێجەلادەوە دەبینێت. سەردەشتیان 16 ساڵە تۆ لە ناو دڵ و ویژدانی گەنجانی ئەم وڵاتەدا دەژی. خوێنی تۆ هێشتا گەرمە و برینەکەت هێشتا دەکوڵێت تا ئەو ڕۆژەی دادپەروەری باڵ دەکێشێ بەسەر خەڵکدا. سڵاو لە ڕۆحی پاکی سەردەشت و سەرجەم شەهیدانی ڕێگای قەڵەم و سڵاو بۆ ئیرادەی شێروان شێروانی و هەموو زیندانیانی سیاسی هەر شەکاوە بێت ئاڵای ئازادی و دادپەروەری. زۆر سپاس.